خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین لە یەکەم کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا یان کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی کۆمەڵێک بڕیاری گرنگ کە پەیوەند بە داهاتووی هەرێمی کوردستان و کەرکووک و عێراق لە شاری کەرکووک بوو. لە کۆبوونەوەکە بە سەرپەرشتی هەڤاڵ بافڵ جەلال تاڵەبانی کۆمەڵێک بڕیار و کۆمەڵێک پێشهات تاوتوێکران. ئێمەش ئەم بڕیار و پێشهاتانەی کە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتیدا تاوتوێکراون ئەم شەو لە پانۆرامادا گفتوگۆیان لەبارەوەکەین و زانیاری زیاتر دەخەینە ڕوو. میوانی ئەم شەوی پانۆرامامان بەڕێز ستران عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاکستران جەنابەت پرسەتە بۆ ئێمە بە ناوی ستافی بەرنامە و دەستگای میدیای کورسات جارێکتر پرسە و سەرخۆش خۆمان ڕادەگەێنین و داوای لێبوردنەکەین کە ئیسرارمان کرد وێڕای ئەوە بەڵام لەبەر ئەرکە حزبیەکە ئیسرارمان کرد بۆی بەشداربی لە بەرنامە. سەلامەت بندایەکانی کوردستان سەلامەت جێگەی بەهەشت بێت دواناخۆشیتان بێت. من دەمەوێت بەوە دەست پێ بکەم یەکەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی هەڤاڵ بافڵ جەلال تاڵەبانی بۆ لە کەرکووک بۆ لە ڕاستیە پرسیارێکی ئاسایە و بەڵام لامان کاتشە بەجێ و گرنگە پرسیاری لای خەڵکە بۆ یەکێتی چوو بۆ ئاساییە چونکە چیرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەرکووک چیرۆکی قەدیمە یعنی هی بڵێن ساڵی 2022 نییە بەتەنیا بەڵام گرنگیشە لەبەر ئەهمیەتی کەرکووک لە مەرحەلەی داهاتووشە بۆ هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوردستان و هەم بێگومان بۆ پرۆسە سیاسی لە عێراقا. بۆیە کۆبوونەوەکە کەرکووک کرا بۆی مەسیجێک بێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەهمیەتەوە سەیری وەزی کەرکووکەکە بە ئەهمیەتەوە ئەگەر سڵەیەک هەبێت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە ڕووی جوغرافیەوە تا ئەوەی لە ڕووی سیاسیشەوە بێ مانادار بێت لە ڕووی ئەمنیشەوە ئەو سڵەیە کەرکووک و ناوچە دابڕاوەکانە کە لە ماوەی ڕابردووە هەم خەڵکی ناوچە دابڕاوەکان لە پێکهاتە جیاجەکان قوربانێکی زۆریان دابوو لە شەڕی بەرەنگایی داعشە. بۆیە وای پێویستە کرد یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو سڵاوێک لە کەرکووک وەکو سڵاوێک بۆ ڕێزدەران لە خەڵکی کەرکووک و لە شەهیدەکانی کەرکووک لە تێکۆشەرانی کە لە بەرەنگایی داعش و لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕزگاری خوازیە قوربانیان داوە. کۆبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی مەکتەبی سیاسی لە ساڵی نوێ بۆ بەرنامەی ساڵی نوێ لە کەرکووک ساز کرا. ئەنی ڕەهەندێکی تری پشتی ئەم بابەتە هەندێک لە چاودێران پێیان وایە کە یەکێتی پەیام و مەسەجێکە ئەوێ بڵێت قورسایی من لە تەشکیلی حکوومەتی داهات و بەتایبەتی لەو وەرەقە هاوبەشەی کە ئەبێتە وەرەقەی هاوبەشی کوردی ئەگەر جێبەجێ بێت قورسایی ئەو حزبە کەرکووکە بێت. خۆی قورساییەکی نیشتیمانی هەموو کوردستانە چونکە لە هەموو شوێنێک مەیدانی خەباتیەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام بێگومان کەرکووک ئەهمیەتێکی زۆر گرنگی هەیە لەبەرەوەی ڕاستە ناچێتە ناو تەفاسیلی حکومەتی داهاتووی عێراقەوە بەڵام لەگەڵ پێکهێنان حکومەتی داهاتووی عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان و بێگومان لەگەڵی سیاستی کوردستانی دەبێت ئەم وەرەقەی کەرکووک بێنێتە پێشەوە ئەگەر هەڵبژاردن لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکرێت شەرمی تێدا نییە ئەو کاتە بە دیموکراسی هەوڵە درێ ئەم مەسەلە یەکلایکێتەوە ئەگەریش هەڵبژاردن جوارێک دووەکەوت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مەبدایی کە ئیشی لەسەر کردو لە بەشێک بوو لە وعدەکانی لە کاتی انتخاباتەوە کۆپەیمانی کوردستان ئەوەیە کە پێویست دەکات ئیرادە و ئیدارەی کەرکووک یەک بخرێتەوە. ئێستا ئیرادەی کەرکووک لە شوێنێکە کە شوێنی خەڵکی کوردستان و خەڵکی یەکێتیە و ئیدارەی کەرکووک لە شوێنیشکەیە کە لە ڕاستیە هەڵسوکەوتەکانی پارێزگاری کەرکووک ینی یەک تعریفی هەیە کە تعریفی سیاسی لە تام دەرچووە وەک بینیشمان لە چەند ڕۆژی ڕابردووە ینی خەرجێکی زۆر لەسەر بەلەدەی کەرکووکەوە کە موجارە بە بیانووسەوە کۆمەڵە غەڵەتەکرێت لەو شانەی کە نادەستورین. بۆیە پێویستەکە ئیرادەی کەرکووک و ئیدارەی کەرکووک یەک بخرێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکداوی لەسەر ئەم مەبدەعە دەکات. ئەگەر ئیدارەکە بە هەڵبژاردن بکرێت لەگەڵ بوو بە بەشێک لە
داهاتوی حکومەتی داهاتوی عێراق یاخود ئەگەر بە تەکبیری ئەوە بێ وەک ئەو لە ڕێکەوتنەکانی نێوان یەکێتی و پارتی ڕێکەوتنەکانی پێشووە هاتووە تەبەن مۆزوعی مەلەفی کەرکووک بەشێکە لە ڕێکەوتنی پێشوو کە ئەساسی پێکردن حکومەتی هەرێمی کوردستان و ئەساسی بەشداری یەکێتی نیشتیمانیکردن لە حکومەتی هەرێمی کوردستان لەوە بوو کە پارێزگارێکی کورد و یەکێتی بۆ شاری کەرکووک دابین بکرێت. زۆر باش کاکستران کۆبوونەوەکە بە دیاریکراوی زیاتر قورسایەکەی لەسەر چی بوو لەسەر چ بابەتێک بۆ ئەوی کە لە چاوەڕوانی خەڵکا بێ چەند مەلەفێک بوو یەکیان مەلەفی هەر سەرەکی ئانی با بڵێن هی ئێستایی مەلەفی پێکردنی حکومەتی داهاتوی عێراق و ڕوویای یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵی ڕوویای کوردستانی بۆ شکلی حکومەتی داهاتوی عێراق هەم بۆ ئستحقاقەکانی کورد واتە کورد چی بەرەکەوێت لە حکومەتی داهاتوی عێراق بۆی لەو ستانخانەی کەوەی دەگرێت بتوانێت بەرنامەکەی خۆی ڕوویای خۆی جێبەجێ بکە و دومیشان ڕاستیا پەیوەندی بە مەبدە ثابتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بڵێن ئەساسی پرۆسی سیاسی عێراقیش کە تەوازن و ئیشکردن لەسەر دەستور و پێکردنی حکومەتێکی شەراکەی ڕاستەقینە کە هەموو پێکاتەکان تایدا بەشداریکردن یەکێتی نیشتیمانی کوردستان حرمەتی نەتایجی انتخاباتەکان ئەگرێ ڕێز بۆ هەموو ئەو پێکاتانە دانێ کە لە پرۆسی دیموکراسی عێراق بەشداریان کردووە بەڵام تاکید لەسەرەوە دەکاتەوە مەبدەی شەراکەتی ڕاستەقینە مەبدەی تەوازنی تەوافق و تەوازن بەشێک بۆ لە ئەساسی پرۆسی سیاسی عێراق کڕۆکی پرۆسی سیاسی عێراق پێک دێنێت لە دوای کەوتنی ڕێژەمی دیکتاتۆری سەدام حوسێنەوە و ئەگەر خەلێک لە چەند ساڵی ڕابردووە لە پرۆسی سیاسی عێراق هابێ ئەو مەبادی ئەسابتانە نییە بەڵکو ڕەنگە لە شوێنێکی دیکە بێت. کاکستران زانیارێک هەیە مەسەڵەن کە وەفدێکی پارتی دموکراتی کوردستان سبەیان ڕۆژان داهات و سەردانی شاری سلێمانی ئەکید لەگەڵ ئێوەیە کۆ ئەبێتەوە ئێوە لەگەڵ وەفدی ینی بۆ کۆبنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆبنەوە لەگەڵ یەکێتی دێت زۆر باشیانی کەواتە ئێوە لەگەڵ پارتی نزیکن لەوەی بگەنە وەرەقەیەکی هاوبەشی کوردستانی و تەواوی ئەو هێزانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کۆبنەوە لێژنە جیاجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کۆبنەوەیان کردووە بۆی ئەو ڕوویایە ئەو وەرەقەیە تەوحید بکرێت و یەکلایی بکرێتەوە و ئەم کۆبنەکەی مەکتەبی سیاسی ئەمڕۆ هەم لە بەلاخەشە تاکید لەسەر کراوەتەوە کە ئەو ڕوویایی کە هەردوو لە گەڵاڵەیەکەن زوو پەری لێ بکرێت و زوو بڕیایی لێ بدرێت بۆ ئەوەی استحقاقانی داهاتوو واتە ئەو کۆبنەوەی لە داهاتووە لە بەغدا دەکرێت پێویستەکات کە ئەم مەسائلانە لە کوردستان یەکێتی و پارتی یەکلایەن کردبێتەوە بۆیە دوو مەبدە لەو لە بەلاغی کۆڵەکەی ئەو ڕێکەوتنەوەیە کە بە فعلی ینی یەک هەڵوێستی کوردستانی بە فعلی بکرێت لەوە دەرچێر لە قسە و لە کۆبنەوەیەکە و لە بەرنامەی تەلەڤیزیۆنیا بوترێ بێتە بەواقع گەڵاڵە بکرێت ڕێک بخرێت و دۆمیشانەوەیە کە پێشەوەی لە بەغا لێمان بە قەومێ نیقاش بکەین لەسەر ئەمەی کە چی بەشی کوردە و چی بەشی کوردیە ئەو وەرەقەیە یەکێتی پارتی و لێگەڵەشیا بێگومان بە چەترێکی کوردستانی ئەو مەسائلانە ئامادەکرا بێت. ئەوەی لایەکێتی مەبدە بێ کە بێوێت جێبەجێکە لەنا ئەوەرەقەیە کامەیە مەسەڵەن ئەوەی لە کۆمەڵی مەکتەب سیاسیدا جەختکردەوە ینی تاوان استحقاق نەتەوەیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە و لە ناویشە یەکێتی و پارتی لەسەر استحقاق حزبیەکانیش ڕێککەون بۆ ئەوەی ئەو تەجربەیە ینی سەرکەوتوتر بێت لەوەی کە یەکێتی و پارتی پێکەوە مڕەشەحەکانیان و با بڵێن سیاستەکانیان و بەرنامەکەیان بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراقا وا پتەو بێت کە درزی تێ نەکەوێت بەتایبەتی لە گفتوگۆکانی لەگەڵ بەغدا ئەوەی کە ئەگوتێ بە کوردی بڵێن بە کوردی بڵێن لێ بدەین بۆی لێ بە عەرەبی دیفاعی لێ بکەین دیفاعی لێ بکەین. زۆر باشە لەبارەی ئەوەی کە مەسەلەی حکوومەتی داهاتوو بێت ترسێک هەیە لەوەی کە ئێستا جەماعەتی مقتەدا سەدر هەیە و جەماعەتی تار هەیە تاری تەنسیق چوارچێوەی هەماهەنگی ئەمانە پێت وایە لە 2000 بگەنە نەتیجە خود یەکێتی و پارتی بۆ خۆیان ئامادە کردووە گەر ئەمان نەیانتوانی نەتیجەیەکیان هەبێت کە ئەوان بڕیار نەدەن نەپاڵ هیچ لایەکیان یعنی خۆی ئەمە با بڵێن ئەم دووبەرەیە کە ئێستاکە هەیە بڵێن ئیتاری تەنسیقی لەژێ هەماهەنگی و هەروە توچی هەماهەنگی و هەروە بڵێن تایاری سەدری کە عنوانی براوەکانی هەڵبژاردنە با بڵێن ئەمە مەطلبێکی تەنیایان با بڵێن هاتسویان خەمێکی پەژاری تەنیا یەکێتی و پارتی نیە هەم ئەمەلە سیاسی عێراقە بێگومان لەگەڵیشە دۆستەکان و
چاودێرانی وەزی سیاسی عێراق لە ئەقلیمی و لا نێودەوڵەتیشە ئەمە یعنی کەواتە خەمێکی هاوبەشێکی هەم عێراقی هەم ئەقلیمی و نێودەوڵەتیشە بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پێم وایە پارتیش لەمەدا ئەگەنە سیغەیەکی مشتەرەکە وحت لە بیدایی لەگەڵ کۆتایەتین هەڵبژاردنیشە نەسیحەتی هەموو لایەنەکان کراوە کە بڕیان نەدەن لەوەی بڵێن ئەلیفیان بە یانی ئەمیان ئەو بەڵکو ئەو تاکی لەسەر مبادیانە بکەنەوە کە وەکو باسم کرد ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان حرمەتی نەتایجی انتخاباتەکان ئەساسی پرۆسەی انتخابی بۆ ئەوەیە کە نەتایجی انتخاباتەکان حەکەم بێ و بڕیار بدا بەڵام تەجروبەی سیاسی لە عێراق و حتى لە کوردستانی سەرماندوێتی هێزی سیاسی تەنیا بەوە ناپێورێ کە کورسیەک کەمتر یا زیاتری هێناوە بەڵکو بەوەشە پێورێت کە لە سەرزی واقع چی سوڵتەیەکیەیە چی دەسەڵاتێکیەیە و چی مەکانێکشەیە خۆرەوە نێت و سوڵتەتە بێ لە ڕووی عەسکەری یا لە ڕووی سیاسیەوە شت بسەپێنی بەڵکو لە ڕووی مەکانە و لە ڕووی منطقی سیاسیەوە هێزە سیاسەکان هەبیان باشمان ڕەچاو بکەن. کاکسرا بە دیاریکراوی زۆر جار ڕەخنەی لە یەکێتی و پارتیە ژیرێکا ڕۆنە بەغدا تەنها شەڕی پۆستەکە و شەڕی کۆمەڵێک ئیستحقاقی حەزبیە کرێ ئەوەی کە ئێوە لە حکوومەتی داهاتوو و ئەزانن بۆتان جێبەجێ بێ و یاخود شەڕی بۆ ئەکەن بە دیاریکراوی چەند خاڵە خۆیانی خاڵەکان چین چەند خاڵ نییە بەڵکو وەکوتم چەند ڕوویایە من پێم وایە ڕوویای سەرەکی یەکێتی و بێتە ڕوویای وەرقەی تەفاوزیش بێگومان چونکە هیچ خلافێکی نابێ منطقی سیاسی کوردستانی وا دەڵێ کە یەکێتی و پارتی و هێزە سیاسەکانی دیکەش بێ وا بکەن پێداگری لەسەر بکەن کە بە تەوافق بە تەوازن بە دەستور بە استحقاقات دەستور بێگومان حکوومەتێکی خزمەتگوزار پێک بێ ئەم عناوینی ڕاستە گشتین بەڵام لە ڕاستی عناوینی جەوهرین و ئەمە غیابی ئەم یەک لەم خاڵانە لە عملی سیاسی عێراق ئەوەی کردووە کە مەسەلەن بۆ نمونە بەشێ زۆری کێشەکانی عێراق لە چەند ساڵی ڕابردوو بارودۆخی ئەمنی بووە ئەم بارودۆخی ئەمنی لەکوێ دزیتێکەوە لە چارەسەر نەبوونی کێشەکانی وێن هەرێم و بەغدا کە ناوچەیەکی فراغ هەیە تیرۆرەکان یعنی تۆریستان ئیشی لەسەرەکەن و خەم و خەفەت بۆ عێراق بەدیتێن بۆی ئەم خاڵانە خاڵی جەوهرین مەسەلەی پۆست کاک زانە گرنگە لەبەرەوەی یەکەم پۆست تۆ فرسەتە بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامانەی کە قەنەعاتت پێێت ئەو ڕویانەی کە قەنەعات پێێت هیچ هێزێکی سیاسی بۆ دروست نابێت کە بێتە هێزی مژدەبەر واتە تەنیا قسە لەسەر ئەو بەرنامەیەکە کە دیفاعی لەکە بەڵکو بێ هێزێک شەوی بۆ جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە ئەوێش لە ئەستحقاقەکانە و لە پۆستەکانە ڕەنگەداتەوە بۆیە پێداگری لەسەر پۆستی کورد بەشی کورد لە پۆستەکان و مەکانەی کورد لەنەوە عملی سیاسی لە ڕووی عناوینەکانی عنوانە وەزیفەکانی کەوری دەگری ئەوەش گرنگە چونکە تۆ ئەگەر مەدلا نەبێ وەکو وایە کە هەر بەعام قسە بکەیت و بەڵام بەکردار نەتوانی جێبەجێ بکەیت. کاکسران یەکێتی و پارتی تا ئێستا گەیشتونەتە نەتیجەک یاخود گەیشتۆتەوەی کە لەسەر پۆستی سەر و کۆمار بە دیاریکراوی قسە بکەن پێداگری یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەیەکی جەوهەریە کە هەموو جارێک ئێڵێتەوە بەڵام هەمووی بێگومان هەمووی مەرهونە بە ئاخر گفتوگۆکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و پێم وایە گفتوگۆکان بەرەوە دەڕوا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو استحقاقی خۆی بەدەست بێنێتەوە و پێم وانە ئەمە بێتە بربەست لە بەردەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی ئیلا ئەگەر بمانەوێ کۆی پرۆسەکە تێک بچێ لە ڕاستیە ینی ڕێکەوتنی یەکێتی و پارتی و ڕێکەوتنی بۆ چەتێکی کوردستانی یەک پاکێجە ئەوە نییە بڵێن ینی ئەم دیوەرەگرم ئەو دیوەرناگرم بەڵکو پێکەوەیە حتا بەشێک لەو ئەگەر ملاحەزەکەی لیژنانەی کە پێک هاتوو لە نێوان یەکێتی و پارتیە بەشێکی عێراقی بە بارودۆخی کوردستانەوە هەیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر یەکێتی و پارتی لەسەر پێکاتێ حکوومەتی عێراق ڕێککەون لەسەر بەشی کورد ڕێککەون لە حکوومەتی داهاتوی عێراقا یەخۆمەک ڕنگدانەی دەبێت لەسەر بۆ نمونە لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو لە کوردستانە ڕنگدانەی دەبێت لەسەرەوەی یان یەکێتی و پارتی لە چی ژینگەیەکی سیاسی لەبارە ئەتوانن بۆ نمونە لەسەر حکوومەتی لەسەر قانونی هەڵبژاردن لەسەر کۆمسیۆنی هەڵبژاردن ڕێککەون و بگەنە سیغەی چاوبەش پرسیارێکی یەکێتیەکان هەیە ینی جەماوەری یەکێتی هەیە مەسەلەن لە چه حاڵەتێکە یەکێتی دەستبەرداری پۆستی سەر و کۆمارە بێ پرسیارێکی بەجێیە بەڵام یەکێتی مەسەلە مەبدەئەکانی خۆی دەڵێتەوە کە پۆستی سەر و کۆمار استحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیتر ئەگەر مەگەری تیا ناکەین لە نقاش و لە هینە ئەوە بڕاوەتەوە لە کۆبنەوەی مەکتەب سیاسیە نقاش لەسەرەوە هەبوو چێکان دیت بیانێکێتی بڕیاردای خود ئەگەر سەری پرۆسی سیاسی عێراقی کاک زانەک تەنیا بۆ پۆستی سەر و کۆمار
ینی تەبیعەتی پرۆسی سیاسی عێراق وایە کە هیچ لایەنێک مرەشحەکانی خۆی یەکلایی ناکاتەوە ناڵێ بۆ ئەوەی وەکو چۆن نەبێتە کارتێکی سوتاو کاتی سوتە لە ڕاستی ئەمە ڕێک عملی سیاسی لە عێراق وای پێناساوە کە زۆر جار حتا مرەشح تەلحەکرێ بۆەوەی لە ڕێوە بیسووتێنن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدە سابتەکەوەیە کە سەرۆکۆماری داهاتوو عێراق کوردە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانە. زۆر باشە کاک ستران هەندێک قسەی تر ئەکرێ مەسەلەن ئەو ترێکە بەڕاستی منەمێ پرسیاری جەماوەری یەکێتی مەسەلەن باس لە هەندێک لێدوان یان هەندێک بۆ چوون دزە پێ ئەکرێ بۆ ناو خەڵکو لە هەندێک میدیا دیارە هەڵبەت ئەمانە لە شوێنێکەوە ئیشی بۆ ئەکرێ باز لەوە کرێ کە پۆستی سەرۆک کۆمار بەرامبەر بە پارێزگاری کەرکووکە لە نێوان یەکێتی و پارتیدا ئەمە بۆ یەکێتی وەڵام یەکێتی چیە خۆی تەبیعەتی دیموکراسی بەتایبەت دیموکراسی ڕاگەاندن وایە کە هەموو قسێک ئەشێ بۆترێ بەڵام وەکو باسم کرد لە بیدای بەرنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی پارێزگاری کەرکووکی کە بێ استحقاقی یەکێتیانە و کەرکووکیانە و کوردستانیانەیە بۆ یەکلای بە شەکە لە ڕێککەوتنێکی ڕابردوو واتە محافزی کەرکووکەیەکێتی بێ و کە کورد بێ بەشێکە لە ڕابردوو جێبەجێ نەکردنی دیارە خەتای چی بووە ڕەنگە ئێمە دەزانین خەتایکێ بەڵام نامانە ینی ژینگەی سیاسی ڕێککەوتنی داهاتووی کوردستان تێک بدەین بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکە لە ڕابردوویە کە ئەبێ جێبەجێ بکرێ بەشێک نییە لە ئایندەیە کە بەڕێوەیە پێویستەکە هەموو لایەک ڕێککەوتن ینی ئەوە ناخەنە نیقاشەوە کە پارێزگار پێم وایە تا ئێستا کەسیش مناقشەی نەکردو حتا برادەین پارتیش باسی مەسەلەی پارێزگاری نەکردو پارێزگای کەرکووک زۆر باشە پرسێکی لە کەناڵەکان یاخود لە میدیاکان قسەی لەسەرەکە یان بۆ جەستە نەبزە یان بۆ جاران ڕۆژنامە جاران بەم بۆ فرۆشی ڕۆژنامەسە بۆ فرۆشتەمە ڕەنگە بۆ لایکی بێ ئەوش احتیاجیانە زۆر باشە بەهیوان هەر بۆ لایک بێت پرسێکی تر هەیە بەڕێز کاکسرا مەسەلەن باز لەوە کرێت کە بەیەکێتی و پارتی لەسەر کاندیدێکی هاوبەش ینی هەم پارتی پێڕاز نەک پارتی ینی نیوە بە نیو بێ کەسێکی بێلان بێ کۆی کە لە ڕابردوودا کەسێکی پێشنیاز کرا بە ڕێزێک بۆ پارێزگاری کەرکووک ئەمەش دوودڵی و دڕۆنجی لای یەکێتیەکان دروست کردو لەو بارەوە زانە یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتنێکیان هەیە کە ئەو لە کۆبنەی مەکتەبی سیاسی باسی جەوهری ئەو ڕێککەوتنە کرا لە کۆبنەی پێشووی مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی پێکەوە کە لە دەباشان کرا بە میوانداری هەواڵ باوەڕ تاالبانی وترا کە ڕوحی ئەگەر ڕێککەوتنی استراتیژی ما بێ و نەماوێ کە زۆر نیقاشەکری ڕوحی ڕێککەوتنەکە ماوە و ڕێککەوتنی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی نوێ کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دوو بەشی تێدا بەشی ڕێککەوتنەکەی لەسەر حکوومەتە واتە استحقاق حکوومیەکانی یەکێتی چەنی بەرەکەوێت لە پۆست و لە پلە و پێکاتەکانی وەزارەتەکان و پەرلەمان و ئەوانە و بەشی دووەمیشی ڕێککەوتنی مەبدەئیە کە بەشێکی زۆری ئەو شانە پەیوەندی بە بابەتە بڵێن ئەوانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لەمەدا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو بڵێ ڕوحی ڕێککەوتنی استراتیژیان پاراستووە و پەریان پێداوە و بۆ پارێزگاری کەرکووک و باسم کرد بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی لەسەر ئەمە ڕێککەوتن کرابوو و ئەم ڕێککەوتنە تا ئێستاکە جێبەجێ نەکراوە و یەکێتی نیشتیمانی تاکید لەسەرەوە دەکاتەوە ئەگەر دوای پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق و پرۆسەی ئەگەر پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومی پارێزگەکانی عێراق دواکەوت ینی ئەوە نابێن فەراغە بێڕێتەوە کە پارێزگارێک بە وەکالەت ئەساسەن ئەو پارێزگاری سەخۆی عنی دەرچۆ بۆتە سوێندی یاسایی ئەو حرەکەی کە کردی ویستی براکەی خۆی بکاتە جێگای خۆی و ینی بە 300 دەنگەوە بێتە پەرلەمانتار ئەوە دیارە سەرکەوتوو نەبوو لەبەرەوە بچێت سوێن بخوا کە سوێندی خوارد ئیترە بێ و فەراغا پڕ بکرێتەوە کە ئێمە پێمان وایە دەرفەتێکی باشە کە پۆستی پارێزگای کورد وەری بگرێتەوە و بچینەوە سەر ئەو ڕێککەوتنی کە لێوانێکێتی پارتی هەیە لەم بارەوە هەر پرسیارێکی تری یەکێتیەکان هەیە پرسیارەکەن ئەڵەن بۆچی هەموو جارێک کە ئەگاتە سەر پۆست و استحقاقەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆمەڵە قسانە فڕێ ئەدرێکە بێ ڕێککەوتنی لەسەر بێ کەسێکی بێلان بێ بەڵام بۆ پۆستی سەرۆکی هەرێم بۆ پۆستەکانی تر یان بۆ پۆستانی بەرڕاشکاوی بەر پارتی دیموکراتی کوردستانەکەون ئەم بۆچوونە نییە ینی
بۆ مووسڵ بۆ هەتەنانات هەولێر بۆ ئەوانەش ینی ئەمە لایەکێتی ئەم شێوەیشەی کە کراوە ینی لە ڕابردووە ژینگەی پەیوەندەکانی هەردوو لای ناجۆر کردو ئەگەر بگەڕێنەوە ئەو کاتێک کە هاوسەنگیەکە بوو لە پەیوەندەکانی یەکێتی پارتی سەردەمی کە جەنابی مام جەلال مابوو لە ژیاندا ڕۆحیشات بێ و کە کارێکەوتنی هەبوو لە ناو یەکێتی و پارتیە چۆن بڵێن لە دیدارەکانە بڵێن جەنابی مام جەلال و بەڕێز کاک مەسعود فەرموفەرمیان لە یەکتریە کرد لەم مەسایلەشە فەرموو هەبوو بەڵام ئێستا کە ینی من پێم وایە ژینگەی سیاسیەکێتی و پارتی پێویستی بە ڕێخستنەوەیە ئەم ڕێخستنەوەیە یارمەتیە داد کە ڕێککەوتن بکرێت لە جیاتی پاشقۆڕکردن بکرێت ڕێککەوتن بکرێت ئەو بابەتانی دێتە پێشەوە بە تەفاسیلەکانیشەوە وەکو یەکێتنیشمان ئەهمیەتی ڕێککەوتن لەگەڵ پارتی لەگەڵ سیاسەکانی تری کوردستان بە دەزانین بەڵام ئستحقاقانی خۆشمان بە گرنگە زانین چونکە ئستحقاقانی خۆمان بەشێکە لە ئستحقاقی یەکێتی بەشێکە لە ئستحقاقی هەمەڕەنگی پرۆسەی سیاسی لە کوردستان و بێگومان بەشێکە لەو دەورەیەکی نیشتمان کوردستان مەطلوبە لەسەری لەناو پرۆسەی سیاسی عێراق و کوردستان دەبیجێرە ئەمە عنوان هەسەرێکەکەیە کە یەکێتی دەستبەرداری شتان نابێت کە پۆستی خۆی زانن و بە ئستحقاقی خۆی زانێ و بە ئستحقاق يعني بداية نادت يكتي مثلا بون بوسي بارزقالي كركوك بم نتائج انتخاباتنا وبي بيشوكانا وهمو جارية يكتي شماني كوسان لكركوك فضاي كركوك فضاي يكتيانيه لبرو يتر ما اگر خرج كدي بيغور اتواني بيغور بسياسه كدون خبات كدن بيغور نقبه دشكانوي كتي شماني كوسان يا بروسيس سياسي كردستان كركوك لبرو اما بو اما مسألة جوهريه بيداغي لسلكين بۆ خەرج کەشتی کە دەڵێ بۆ سایت و پەیج و سوسیال میدیاکان با بەشێوشی تێدا قیشەکە بەخۆشیەوەشی تێدا پرسێکی تر هەیە کە پرسیاری خەڵک ئەمیان گشتیە بە تایبەتی ئەمڕۆ زۆر جەختلەوە کرایەوە ئەگەری ئەوە هەیە چیتی و پارتێگە لەسەر وەرەقێکی هاو بەشیش ڕێکەوەن بەڵام لەسەر پرسی سەر و کۆمارجارێکی تر پرسەکە بڕاتەوە ناو ئەنجومەی نوێنەرانەوە کۆی کە لە سینناوی 2010 پێت وایە ئەمە ڕووبدا با پێش حداسکان نەکەوین با گەشتبین بین با ڕێکەوتن چکە بۆ کورد باشتر و لەبارترە هەموو تەجربەکانی پێشوو ینی کاتی خۆی کە ڕێکەوتنەکە لەسەر پۆستی سەر و کۆمار کە سەردەمی جەلای مامزە بە دوو خولەکەیەوە سەردەمی هەواڵ دکتۆر فواد ماسووم بە خولی سەرۆکاتەکەی خۆیەوە سەردەمی دوایش کە هەواڵ دکتۆر بەرهەم سەر و کۆماری عێراقا هەموو ئەمانە تاقیکردنەوەی بوون بۆ یەکێتی و بۆ پارتی کە وەکو قەدەرێکی لێ هاتووە کە پۆستی سەر و کۆمار لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و بمێنێتەوە لای یەکێتی نیشتیمانی کوردستان باشترە هەم بۆ دەوری سیاسی چووکە مەسەجی ئیقلیمی و نێودەوڵەتی وا دەڵێ کە بیان خۆشە یەکێتی ئەم پۆستای لەلا بمێنێتەوە و هەم بۆ تەوازنی سیاسی لە کوردستانە خۆ خەڵکی سیاسیش خەبات بۆ چیەکە هیچ حزبێکی سیاسی منەظەمەیەکی خێری نییە منەظەمێکی مژدەبەر نییە بۆی شت بکاو بیدا دەمشێتەوە بەڵکو بۆوەیە کە دەور بژێرە لەبەرەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لە ڕوونکردنەوەکەشا پێشتر لە ڕوونکردنەوەی وتەبێژاتە بوو کە بە ئینتخابات بێ و بە بڵێن تەوافق بێ یەکێتی پێداگرێت لەسەر پۆستە دەکات پێشمانی ئەمە بێتە ڕێگر بەڵکو ئەمە بێتە سەرەتای ڕێکەوتنێکی باشی نێوان یەکێتی وپارتی ئەگەر نا یەکێتی ئەولوێتەکەی بۆ یەکێتی ئەگەر بڵە حەزشکە بەیاننامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێکەوتنی ینی بۆ یەک هەڵوێستیەکی بەکردەوە بۆ ئەوەی لە ئینشا و لە قسەی ناو مەجلسەکانە کۆتایی پێ بێتە ڕێککردنێکی کۆنکریتی کە پێم وایە ئەو بۆ پارتی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانش باشترە زۆر باشە کاک ستران بەڵام ئێوە مەسەلەن ئەتانەوێت لەگەڵ پارتیا لە چی بگەن مەسەلەن ڕەنگە پارتیش داوای کۆمەڵێک ئستحقاقی ناو حکوومەتی داهاتوی عێراق بکە ئێوە پێتان وایە دەگەنە نەتیجە ینی وەک ئەو گەشتبینی باس کرد بگەنە هاوبەشکە ئەو یەکێتی چی کاندید کرد پشتیوانی بکە بۆ سەر و کۆمار و ئەویش چی کاندید کرد بۆ وەزیرەکان و یاخود بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە ئستحقاق کوردی چێتیش پشتیوانی بکە خۆی ڕێکەوتن ئەبێ وایە ڕێکەوتن وهایان ڕێکەوتن کە ئەکرێ پێشوەخت ڕێکەوتنێکە بە کوردی ئەکرێ بە عەرەبی جێبەجێکە لە بەغدا بۆ مناسبە کاک زانە تەنیا ئەم پرۆسێ تەنیا لە نێوان یەکێتی پارتی نییە ئێستا سونەکانیش کانە ماڵی سونی ڕێکخەنەوە ئەیانەوێ بگەنە تەوافق لەگەڵ لە بەجۆرێک لە جۆرەکان کە مەسەلەن بۆننا کێ دەبێتە سەرۆکی پەرلەمانی داهاتوی عێراق کە بەشی سونەکان ئەینە سەرۆکی پەرلەمانە شیعەکان تا ئێستا لەناوخواانە بەوەی کە حتا بوونەتە دوو تەیاری
تەواو متەوازی بەرامبەر یەک هێشتا بۆ حاڵەشەوە نایوتۆکیە سەرۆک وەزیرانی داهاتووی ئەوانە ئەمەیان بۆ گەڵاڵی ڕێککەوتنێکی هەموو لایەنەکانی شتۆتەوە بە چوارچێوەی هەماهەنگی و بە تایی سەدریشەوە بۆیان نیشتۆتەوە کە بزانانی دوای ئاخرجار لەسەر کێ گیسێنەوە کە کێ بێتە سەرۆک وەزیرانی داهاتوو چونکە ئەمە باش نییە بچێتنەوە پەرلەمانەوە بۆ سەرۆک کۆمار وایە بۆ سەرۆکی ئەنجومەی نوێنەران وایە بۆ سەرۆک وەزیرانیش وایە واتامە حاڵەتی نادر نیە تایبەت بێ بە کورد و یەکێتی و پارتی بەڵکو حاڵەتێکی کۆی پرۆسیاسی کاسترا خۆتەزانی کە دۆخی ژیانی خەڵک تا ڕادەیەک نە تا ڕادێک خراپە کۆچی گەنجان ئالۆزیێکی زۆر بێمەتمانەی لە لێواندا و دەستگاکانی یەکێتی بۆ ئەمە بڕیارێتی ئەبێ بۆ ڕێخستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و داهات و کۆمەڵێک ئەو بابەتانش مەسەلەن هەر 200 ملیارەکە نێت دیسان ئەو مەوزوعی بڕینی موچە و تاخیربوونی موچەپشانی خەڵکە درێتەوە و فەرمانبەرە درێتەوە لەسەر ئەوەی یەکێتی ڕەئی چییە؟ طبعاً بەشێکی ئەمە وەکوتم ڕێکەوتنە ینی گفتوگۆکانی یەکێتی و پارتی بە لەسەر جانبی بڵێن خەمەها و بەشەکان بێ کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەیە بەڵام بەشێکی خەمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە تایبەتی لە بڵێن زۆنی سەوز یان باڵێن ناوچەی نفوذی خۆی کە لە ئێستادا بڵێن دەنا حکوومەتی دەنا هەموو واقعی حاڵ باسەکەی هەموو کوردستان ناوچەی نفوذی یەکێتی و نیشتیمانی کوردستان و کاتێک خوێن و خەبات دەوری گیرا لەو پرۆسەیە ئێستا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە نمونە وەربگرێ مەسەلەن ئەو دەستپێشکارانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان متەمەسیلەن بە دەوری هەڤاڵ باوەڵ تاالبانی کردی بۆ کێشەی خوێندکارەکان و ئێستا بەشێک لەو استقاقاتانەی باشکردنی بەشی ناوخۆی خوێندکارەکان و ئەمە بۆتە ڕاستی بۆتە دیاردەیە کە خوێندکارەکان خۆشیان پێش ئێمە وەکو یەکێتی باسی ئەەکەن ئەمە بەشێکە لەو ڕەنگە ئەم نمونەیە پێویست کە یەکێتی بەهیمەتی زیاتر و لە هەموو بوارەکانە ئیشی لەسەر بکە و ڕەنگە ئەم بەشێک بێ لە ئیشی حکوومەتی محەلی ڕەنگە بەشێک بێ لە ئیشی کۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بێگومان هاتنی پارەکەی لە بەغداوە دێت ئەویش پەیوەندی بە ژینگەی ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراقەوە بۆیە ڕێککەوتن لەگەڵ بۆ پێکردن حکوومەتی داهاتووی عێراق گرنگە بۆ حتا بۆ بەشی کوردستان لە بودجە و لە پارە و لە ژیانی کەوی کەمڕبتە بە ژیانی گوزارانی خەڵکی کوردستانەوە یانی دواکەوتنی موچە یان بەڵێن ئەوەی کە ئێمە باری نالەباری خەڵک لە ڕووی گوزاران ژیانەوە خۆ نەخشەرەگایەکەیە بۆ چارەسەرکردنی ئەمە بۆ حزب بەرپرسەکان وایە ڕەنگە بۆ حەزابی معارەزە بۆ منبەرەکانی ئۆپۆزیسیۆن یان بۆ خەڵکی بڵێن ناڕازی منبەرەکان لە کوردستانە بەڵام بۆ حزبی بەرپرس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە ئەبێ بۆ پارتیش وابێ ڕێککەوتن لەگەڵ بەغدا بۆیە ڕێی ئاوەدان بۆ کوردستان بۆ گوزاران ژیانی خەڵکی کوردستان بە لێرە تا بلە رووسیاش پەیوەستە بە پێکردنی حکوومەتی داهاتووی عێراقەوە چونکە ئەمە گەر حکوومەتی داهاتووی عێراق پێکات ئەو ڕێککەوتنانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەڕێی تەشکیلەکەی بڵێن ئەوە وەفدەکەی کاکوبات تاالبانی ینی تەجربەیەکی زۆر دوودێژیان هەیە لەم مەسەلەیە بۆی لە سفر و دەست پێ ناکەن ڕاستەوخۆ ئەو استحقاقی کە هەیە 200 میلیۆن دلارە زیاتر کەمتر بەو شێوەیە جێبەجێکرێواتە بۆ چارەسەری ئەو کێشەیە لە کوردستان بۆ چارەسەری کێشەکان گوزارانی خەڵکی کوردستان تەنیا لە ناوخۆ نیە بەڵکو پەیوەندی بەشێکی زۆرشی پەیوەندی بە وەخداوە حتا ئەوەی کە پێدەوە داهاتی ناوخۆیش کە کۆ بکرێتەوە کە ڕێک بخرێت کە بچێتە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشێکی مرتبطە بەوەی ئەم پارەیە لە بەغداوە بێ بەشێکی مرتبطە بە ژینگەیەکی باشتری کارکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمان بەشێکی مرتبطە بە سەلاحیەتەکانی حکوومەتە محەلیەکان ئەمەش ژینگەی سیاسی پێویستە پێش هەموو شتێک ژینگەی سیاسی نێوانی یەکێتی نیشتیمانی پارتی کوردستان من لە هەموو زۆربەی دیمانەکاندا لە زۆربەی بەرنامەکانی پانۆرامادا چبەر پرسانیەکێتی پرسانی پارتی باز لەوەکەن کە ئەگەر بێت یەکێتی و پارتی کۆک و تەبابن نتوانن موچەش دابشکەن نتوانن خزمەت گوزاریش بکەن نتوانن کۆمەڵێک شتی تریش بکەن ئێوە پێداگیری لەسەرەوە ناکەن کە کۆتایی بە هەندێک پاشاگەردانی بێت کە نیگەرانی بۆ خەڵک دروستکردنەوە وایە ینی تەواو پاشاگەردانی فەزای سیاسی کوردستان و عێراقش وایە لەبەرەوە مەسەلەکەەوە نییە بڵێن تایبەتە بە ئەلیف یان با یان لایەنێکی سیاسی لە کوردستان تایبەندی پەیوەندی نێوانی چێتی و پارتی تایبەتمەندی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە ڕووە کەموکۆرەکانی خۆی بە ئاشکرا دەڵێ
و باسی دەکا و دانی پیانرێ و هەوڵی چارەسەرکردنێدا ڕەنگە لە شوێنی کە لە جێگای دیکەوە لەناو پرۆسی سیاسی عێراقا بەم شێوەیە نەبێ ئەمە حاڵێکی باشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکەم جار ئەترافکردن بە کەم و کوورەکان بۆی چارەسەری بدۆزێتەوە و دووەمیش بۆ ئەوەی خەڵکی کوردستانی ئەو شەفافێتە بینن کە یەکێتی هەیەی وا دەرەکەوێت هەندێک جار ئەم کەم و کوورانەی کە یەکێتی باسیەکە وەڵی بەس یەکێتی کەم و کووری هەیە یان بەس ناوچەی نفوزی یەکێتی وایە نەخێر ئەمە وانە هەموو کوردستان و هەموو عێراق گیرۆدەی ئەم بارودۆخەیە بۆیە ئێستا خەڵکی عێراق بە پرۆسی سیاسی بە پەرلەمان و بە هێشتا ئەمە بە هەموو انتخاباتی کە دەکەێشە تێری پێداویستەکان ناکە خەڵک خۆپشاندانەکە لە جنوب بۆ تاوەکو بەغدا لەبەر هۆکارانە ئیقرارکردن بەم کەم و کووریانە گرنگن بەڵام ئیشکردن لە سیاسەکردنیشی گرنگە ژنگەی یەکێتی و پارتی گرنگە نەک لەبەرەوەی ئەم دوو حزباتوان کوردستان تێک بدەن یاخود چاکی بکەن بەڵکو لەبەرەوەی ئێخۆمانە حاکمن لە کوردستانە هێزەکانی دیکە شەریکن ڕاستە بۆ نمونە گۆڕانە بۆ نمونە حزبەکانی دیکەیە بەڵام بە پەیوەندیەکی باشی نێوان یەکێتی پارتی فەزای پەیوەندیەکانی نێوان حزبە سیاسیەکانی تری کوردستانیش باشتر دەبێت. یەکێتی لە 2022 لانی کەم مەسەلەن لەسەر بەسەلەی ژان و گوزەران و نیگەرانیەکانی خەڵک هەنگاوی جدی ئەبێت بۆکۆی لەم وایە بەڵێ هەنگاوی جدی ئەبێ و بەشێک لە بەش کاک زانا کامە تەوەرێکتری کۆبوونەکەی مەکتەبی سیاسی بوو پەیوەندی بە ڕێخستنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاستە ئەم کێشانە ناوخۆیین یعنی بڵێن بەڵام گرنگە بۆ خەڵک لەبەرەوەی حزبی حاکمە حزبێکی پتە و یەکێتیە کە دەرەقەتی ئەوەرکانە بێت کە خەڵکی کوردستان ئەڵێ بۆ نایکە یەکێتی یان باش کردو یەکێتی یان خراپ کردو یەکێتی یاخود تەوەقۆیەکی هەیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانێکی هەیە ئەمە پێویستی بە یەکێتی تۆکمە و پتە هەیە ئەم چاکسازیانەی ناوخۆیە کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت ئەم یەکێتی پتەوە دابینەکە کە دەرەقەتی ئەمریکانە دێ دەزانی کاک زانە ئێستا چۆن سەری پرۆسی سیاسی خەریک نەخشەی سیاسی کوردستانەکەی پارتی و یەکێتی و حزبەکانی دیکەشێک کە بەشێکن لە پرۆسی دیموکراسی بەڵام لە ژنگەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوون ئەمە وەکو عەرەبە یحسب ینی بۆ یەکێتی حساب کراوە و جێگەی تەقدیرە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لە هەمان کاتشە بێ کێشە و بێ گرنگفت نییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت خۆی پتە و کات و لەگەڵی شاپەیوەندیەکان نێوان خۆی و هێزە سیاسیەکانی هەم زۆنی خۆی هەم زۆنی کەوای کوردستان پتەوتر کات بۆی دەرەقەتی ئەوەرکانە بێت بۆ ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک بڕیاردران چەند ئۆرگانێک و ئاڵۆگۆڕی پێکرا چەند کەسێک کران ئەندامی یاخ دەستی کارژێڕی یاخود ئەندامی مەکتەبی سیاسی خەڵک چاوی لەوێ یەکێتی لە کۆمەڵێک جومگەی تریشدا گۆڕانکاری بکە لە ڕێخستنەکانی لە نوێنەرەکانی لە حکوومەت لەوانەی خەڵکانێکە بێ چەندین ساڵە لە پۆستێکدا ماوەتەوە یەکێتی یا مەکتەبی سیاسی بۆ ئەوە بڕیاری چییە؟ خۆی تەوەن دوو ئاراستە ئاراستێکیان گۆڕانکاری لە ناوخۆی حزب ئاراستێکیان گۆڕانکاری ناوخۆی حکوومەت لە ڕاستی ئەمە وەکو دیمەنی سەرەکی وا سێ دەکەن کە بڵێن ئەوەی کە عێراقی بێکێتی بۆ یەکێتی خۆی وایە بەڵام حتا ئەو کەسانی کە ڕۆژانێکێتی بوون و ئێستا دانیشتنیان لە حزبێککەن چاودێری یەکێتیەکەن چونکە حزبی ئەسڵە بۆ ئەوان کە چییە کاچی ناکات ناوخۆدا و دیوەکەی تریشی کە عێراقی بە گۆڕانکاریەوەی لە حکوومەت هەم لە حکوومەتی هەرێم هەم لە حکوومەتی محلی لۆکالی ناوچە جاجەکان بە هیچ لێمانیشەوە ئەمە مەطلبێک ئەمە مەلەفە لە ڕاستیە تەسلیمی بێگومان هەواڵ قووا تاڵبانی هەموو جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کام خۆش ئێستا کە ئەندای مەکتەبی سیاسیە بۆیە ئەو ڕەنگە بتوانێت بە تەفاسیلتر زیاتر شەرحی لەسەر کە ئێمە قسەکە ئەگەر تەفاسیلیش دەڵێ بەڵام بڕیاری مەکتەب سیاسی یەکێتی هەیە بۆ گۆڕانکاری بەڵێ لە زۆر ینی خوار هەر باسکردنەوەی کە ئێستا خەڵکە لێ گۆڕانکاری لە حکوومەتەکرێت دیعایەک نییە بەڵکوون نەجێ قسە و گفتگوکەی پێشتری مەکتەبی سیاسی لە کۆبنەکانی پێشوە بەس لەم کۆبنووە زیاتر تاکید لەسەر گۆڕانکاریە حزبەکان کرایەوە بۆەوەی مەبدەی هەرە سەرەکیەوەی کە ئێستا مەکتەبەکان ئۆرگانەکان ڕێکخرێنەوە ماوەتەوە سەروی ناوەڕۆکی ئەو مەکتەبانە ناوەڕۆکی ئەو ئۆرگانانە چۆن ڕێک بخێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بمێنێ بۆی گەشە بکە بۆی ئەو ئەرکانە جێبەجێکە خەڵکی کوردستان نەیار و بەیار و نەیارەوە چاوەڕێنێکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستی بە جۆرێک لە جۆرەکانی ئەبدێتی خۆ ئەبدێتکردنەوە هەیە گەنج هێنانە پێشەوە ژنان هێنان پێشەوە و پێدانەوەی دەور بە ڕێکخراوەکان و لاوان ئەمە بەشێک بوو لە کۆبنەکانی مەکتەبی سیاسی کۆبنەکەی ڕێبەت کاکسران وڵاهی پرسیارێک هەیە مەسەلەن یەکێتی بۆ ئەوەندە تەرکیزی و فۆکەسی عەلامی لەسەرە مەسەلەن
حرەکەیەکی ناویشێتی مەسەلەن ڕەنگە لە بەڕاشکاوی ناو پارتیاش کۆمەڵە گۆڕانکاریەکرێ کۆمەڵێک حاڵەت ڕوئەدا ونە بەڵام ناویچێتیان مەسەلەن لە لەحزەیەکە هەمووی ئێستا مەسەلەن ئەمڕۆ کۆبنەوەی مەکتەب سیاسی بوو بە تەواوی سوۆشال میدیا و پیج و سایت و خەبەری داگیر کرد مەسەلەن گۆڕانکاریەکە بێ بە یعنی یەکێتی بۆ ئەوەندە بە دەرەوەیە ڕەنگە حزبی عبوس نییە ڕەنگە ئەو کارکەوە بێ بەڵام من پێم وایە ئەمە جێگای دڵخۆشی بێ ڕاستە ڕۆژانە تووشی بەریەکەوتنی ناخۆشە بین هەواڵی درۆ بڵاو بێتەوە یان هەوای لابەلا بڵاوێتەوە کەوەش وەزیفە ئێمە لە ڕاگەاندن بە کورساتشەوە هەوڵ بدەین ینی بەردەوام بابێتکردنی وا بین کە زانیاری ڕاستەکان بدەین بە خەڵک بەڵام لە ڕاستی ئەمە مای دڵخۆشیە یعنی سەر ڕاوی خەڵک لە حزبی تر هاتووە ناو پرۆسی سیاسی خەڵک گلەی هەیە خەڵکی زۆر بڵێن دەنگی نەداوە لەم پرۆسی انتخاباتە کە ئەمە دەبێ حسابی بۆ بکرێ بەڵام بەنەتیجە خەڵک چاوی لەوەیە ئەمێکێتی کە پێی وایە وای لێ هاتووە چاوی لەوێ بزانام چیەکە بۆیە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ یەکێتیشماکان هیوادارم کە ئەم چاکسازیانەی کە هەڤڵ باڤڵ دەستی داوەتێەوە مەکتەبی سیاسی پشتیوانی دەکات لە هەموو ئەو بڕیار و هەنگاوانەیە کارێک بکات کە بەنەتیجە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی لە ئاسی چاوەڕوانەکانی ئەو خەڵکە بێ و لە ئاسی تەحەدیاتەکانیش بێ واتە ئەوەی کە دۆست پێی خۆشە یەکێتی بتوانێت جێبەجێ کە ئەوشی کە نەیار پێی خۆشە ڕوودا یەکێتی چارەسەری کەونێ لە ڕوودا ئەو چەندخولەکەی ماوە بێ پرسیاریەوە بکەم کاکستران لە کۆبنەوەی مەکتەب سیاسی مەترسیەکانی کشانەوەی ئەمریکا و پێشاتی مثلا لە سیاسەتە لە عراق وڵاتی مفاجعاتە سەربازیان ڕووبدایە مەسلەی داعش هاوتوێ کراوە مەسەلەی داعش باس کراوەکو وتم لە کۆبنەوەکەدا باسی کراون ئەو ناوچانەی نێوان ینی هەر ئەساسەن کۆبنەوەکەمان کە لە کراوە جۆرەکە لە تاکیدکردنەوەی کێتیشانکە کە بۆ داعش و بۆ غێرە داعش دەستبەرداری ئەم سیاستی خۆی نابێت کە کەربوو بەشێک لە استراتیژی کێتیشان کوردستان پێک دێنێ بەڵام وەکۆی بە تەفەسیل باسی ئەو کراوە کۆبنەکانی پێشتر ینی باسی ئەوە کراوە و لە بیرمە یەکەم کۆبنەوەی یەکێتی لە مەکتەبی سیاسی یەکێتی لە ساڵی تازە بێگومان بەشێک لەو لە فاتانە کە پەیوەندی بە کشانی ئەمریکاوەیە گفتوگۆی لەسەرەکە بەڵام لەوە گرنگتر ئەوەی کەوا دەکات ئەم کشانەوەیان نەخشانەی ئەمریکا بە شێوەیەکی نرم و نیان بڕوا بەڕێوە ئەوەیە کە حکوومەتی داهاتوی عێراق بەو شێوەیە بێ کە یەکێتی نیشتیمانیەکان لە بەیاننامەکەیەوە توێتی بەو شێوەش بێ کە عێراقیان لەسەر ڕێککەوتون واتای مە داهێنانێکی تازەمان نەکرەوە کێتی کاڵین با حکوومەت متەوازن بێ با حکوومەت شەراکەتی نیشتیمانی تێدا بێت با حکوومەت کێشەکانی نێوان هەرێم و کوردستان هەرێم و بەغدا چارەسەر بکە بەڵکوەوە بەشێکە ئەساسی پرۆسی سیاسی عێراق و پێمان وایە ئەساسی ئەو کێشانەیە کە عێراق هەیە ئەگەر کێشەی تر هەبێ ینی تەوافق و توازنی سیاسی و شەراکەتی ڕاستەقینە نەبوونەتە باعثەوەی کە ئێستا عێراق تێک بچێت بەعکسەوە ڕەنگە جێبەجێنێکنی ئەو شتانە لە وردەکاریدا بێتە سەبیەوەی کە عێراق وای لێبێ کە فەوزە هەبێ عێراق وای لێبێ کە خەڵ لە حکوومەتەکەی ناڕازی بێ عێراق وای لێبێ کە سەر ڕێوەی هەڵبژاردن لە کاتی خۆیان کات 4 سال جارێک بەڵام ڕێژەی بەشداریەکردنی خەڵک زیاترە بێت ڕاستە لە پرۆسی انتخابیە لە پرۆسی دیموکراسی ئەوەی بەشداری ناکە ئەوەی دەنگ نادا دەنگی نییە بەڵام ئەوەی کە دەربەسی سیاسیش بێ ئەوەی کە خەمی ئایندەی پرۆسیاسی عێراق و کوردستانی بێ بێگومانە بە حساب بۆ دەنگانەش بکە جۆرێکە لەن ڕزایی کە ئەبێ لە پرۆسی ئەبدەیتکردنەوە و ڕاستکردنی ڕێگەی سیاسی کوردستان و عێراقا ئەم دەنگ نەدانە بەهاند وەربگیرێت. بەڵێ کاکسران پێتان وایە کە حکوومەتی عێراقی لە وادەی خۆیان لایەنە شیعەکان ناوخۆیان ئەگەرنە نەتیجەیەک یاخود مەجبورن بگەنە نەتیجەیەک مەجبوریش خۆی لە خۆیان زۆر جار ینی دەست پێشخەریە نێت پێشەوە لە چەند ساڵی ڕابردوو واش بووە و هەردووە کەوتنێکی پرۆسەکان معقەتترەکە یان چەند جار هێزەکان شیعەکان لە ناو خۆیانە سونە لە ناو خۆیانە کورد لە ناو خۆیان مەسەلەکانی خاوە کرد هەتا خاوەتر بکێ نرخی چارەسەرەکان گرانترە بێ زۆرترە بێت لەسەر لایەنەکانی کە دوای دەخەن. زۆر باش مەترسی بۆ ساڵی 2022 مەترسی هەیە لەسەر پێکدادانی ناوخۆی یا مەترسی سەربازیان بە قۆت بوونەوەی هێزێکی تیرۆریستی وەکو داعش خۆی داعش لەم پەنجەرەیە دێتە ژوورەوە لەم درزەوە دێتە ژوورەوە کە هێزە سیاسەکانی عێراق هێزەکانی کە بەشێکن لە پرۆسی سیاسی عێراق کە بەشداریەکە لە انتخاباتەکان کە بە ئاشکرا بە قانونی ئەحزاب وجودیان هەیە ئەرکانی خۆیان جێبەجێ نەکەن
بڵێن خاوی تیا بکەن پاشقل لە پرۆسیاسی عراق بگرن داعش لەمە پەیدا دەبێت ئەگەر هێز سیاسەکانی عراق لەسەر بەرنامەیەکی ڕێکوپێک ڕێککەون کشانەوەی ئەمریکا بەشێکە بێت لە ینی بڵێن تەوافقێکی نەرمتر و ڕێکوپێکتر ڕێخستەوەی هێز عسکەریەکانی عراق ڕێخستنەوەی هێز ئەمنیەکان ڕێخستنەوەی منزومەی دیفاع عێراق کە پێشمەگە و هێزەکانی کوردستان بەشێک ملی کارەکە ئاسانترەکە بەڵام کەوانە بێ بێگومان ڕێکخراوە تیرۆریستەکان تەنیا لە ئاسی داعش نامێنن هێدی کەش پەیدا دەبێ و ئەوان دەبنە ینی بڕاردە لە پرۆسی سیاسی عراق لە جیاتیەوەی هێزە بدەر بەسەکانی عراق ببنە بڕاردە لە بەرمەبنای ناوەڕۆکی کۆبوونەوە کە چی بە یەکێتیەکان و چی بە خەڵکی کوردستان هەڵێت من فەزای کۆبوونەکان باسەکەم پێم خۆشە کە بڵێم یەکێتی ئەو ئەرکانە جێبەجێکە کە خەڵکی کوردستان لێ چاوەڕانەکەن و کۆبوونەوەی ئەم ساڵی یەکێتی نیشتیمانیەکان لە کەرکووک هەموو ئەمانانی لە خۆگرتووە کە پێویستەکە بە گەشتبینیەوە سەیری ئایندە بکەین سەرڕای و ئازا و ناخۆشیانەی کە لە ساڵی ڕابردوو لە ساڵەکانی ڕابردووە میلیۆمانە سەرڕایەوەی کە ئێستا جەوی ئەوە ساردا و ژیان و گۆزارانی خەڵکی کوردستان زۆری ماوە کە ینی ئومێدەکانی خەڵکی کوردستان بەدی بێنێ باس بەشەکەی یەکێتی نیشتیمانیەکان توانم دڵنیایی بدەم کە ئەو بەشە جێبەجێ دەکات. زۆر زۆر سپاس بۆ بەڕێسترا بڵان دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە داوای لێبوردنەکەین کە پێڕاوی پرسەتان نەبووی سرارمان کرد کە بەشداوی لە بەرنامەکە خۆتان خۆشببوون و جێگەی بەهەشت بێت. سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەش کرد لەگەڵ کاکسترانیش ناوەڕۆکی کۆبوونەوەکەی مەکتەبی سیاسی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەر پەرشتی ئەڤاڵ بافڵ جەلال تاڵەبانیمان تاوتوێ کرد. ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.